خاکی عێراقە، بەڵام تورکیا بە مافی خۆی دەزانێت ئەو هێزەی کە لە سەربازگەی زەلکان لە ناوچی باشیک جێگیری کردووە و بە 2000 سەرباز مەزەندە دەکرێت پاشەکشەی پێ نەکات و چەندین داوای حکوومەتی بەغداش سەبارەت بە پاشەکشە پێکردنی پژگوێ بخات. هذا يطلب من الجارة تركيا سحب جميع قواتها من الأراضي العراقية. دوای نزیکەی ساڵێک لە بەزاندنی خاکی عێراق و دروستکردنی سەربازگەیەک لە ناحیەی باشیکی سنووری پارێزگاینەوە کە 12 کیلۆمەتر لە سەنتەری شاری مووسڵەوە دوورە، جارێکی تر ناکۆکی و ئاڵۆزی لە سەربوونی ئەو هێزە کەوتووەتە پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەنقەرە. ئاڵۆزبوونی پەیوەندیەکانی ئەم جارەی عێراق و تورکیا دوای ئەوە هات کە پەرلەمانی تورکیا بڕیاریدا بوونی سوپای وڵاتەکەی لە عێراق درێژ بکاتەوە. لە بەرامبەریشدا پەرلەمانی عێراق بە کۆی دەنگ بڕیارەکەی پەرلەمانی تورکیای ڕەت کردەوە و بوونی هێزی تورکیای لە عێراقدا بە نایاسایی و داگیرکار و دوژمنانە ناوبرد. بەماوەیەکی کەمیش دوای بڕیارەکەی پەرلەمانی عێراق، وەزارەتی دەرەوەی تورکیا جگەلەوەی بڕیارەکەی پەرلەمانی عێراقی ئیدانە کرد، بانگهێشتی باڵێزی عێراقی لە ئەنقەرە کردووە و نیگەرانی حکوومەتەکەی پێڕاگەیاندووە. لەلایەکی ترەوە نوعمان کورتوڵمش جێگری سەرۆکوەزیرانی تورکیا ڕاگەیاند هێزەکانیان لە عێراق هێزێکی داگیرکەر نییە و لە سەرداوای بارزانی جێگیرکراوە. وتیشی بارزانی داوای لە تورکیا کردووە هێزەکانیان لە باشیک مەشق بە هێزە عێراقیەکان. Toplantıda alınan bir tavsiye kararıdır. جێگری سەرۆکوەزیرانی تورکیا ئاماژەی بەوەش کرد لەبەر ئەوەی خاکی عێراق ڕوبەڕووی هەڕەشەی دابەشبوون بووەتەوە کەس ناتوانێت دژی هێزەکانیان بێت لە وڵاتەدا. هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە سەرۆکایەتی ئەمریکا هەڵوێستی خۆی لەسەر هێزی تورکیا لە عێراق ڕاگەیاند و جۆن دۆریان وتەبێژی هاوپەیمانێتەکە دەڵێت ئەو هێزەی تورکیا کە لە ناو خاکی عێراقدا مەشق بە چەکدارانی حەشدی وەتەنی دەکات بەبێ ڕەزامەندی حکوومەتی بەغدا جێگیر کراوە. وتەبێژی هاوپەیمانان وتیشی هێزەکەی تورکیا لە عێراق بەشێک نییە لە هاوپەیمانی نێودەوڵەتی کە پشتیوانی هێزەکانی عێراق دەکات لە جەنگی دژ بە داعشدا. لای خۆشیەوە هادی عامری ئەمینداری ڕێکخراوی بەدروویەک لە فەرماندە باڵەکانی حەشدی شەعبی ئاماژەی بەوە کرد لێدوانەکانی ئاردۆغان سەبارەت بە شەڕی مووسڵ جێگەی شەرمە و بەڵگەی ئەوەیە کە خۆی کەسێکی تایفیە. عامری وتیشی هەر هێزێکی زەمینی خۆی بخزیێنێتە ناو شەڕی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ وەک دوژمن تەماشای دەکەن و هاوشێوەی داعش مامەڵەی لەگەڵ دەکەن. ئەوەی کە دەسەڵاتدارانی تورکیا بۆ ڕایگشتی ئاشکرای دەکەن ئەوەیە کە وڵاتەکەیان پێداگری لەسەر پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی داعش دەکات. بەڵام ئەو وڵاتە چەند ئامانجێکی شاراوەی لە بەشداریکردن لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ هەیە بە جۆرێک کە نایەوێت پەکەکەویە پەگە بەشداری لە ئۆپراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی شاری مووسڵ و دەوروبەریدا بکەن و دواتریش جێپیان تیادا هەبێت. دووەمیش دوورخستنەوەی گروپە چەکداری شیعەکانی عێراق لە سنوورەکەیەتی. ئەو هۆکارانەیش کە تورکیای هەنداوە لە ناوچەکەدا بمێنێتەوە سەرباری نیگەرانیەکانی بەغدا بۆشایی ئەمنی و لاوازی سوپای عێراقە کە ناتوانێت بەرەیەکی تری جەنگ بکاتەوە لەگەڵ پاڵپشتیکردن لە هێزە سونەکانی عێراق و بۆ ئەمە بەستەش لە پاڵپشتیکردنی ئەو هێزانە کە پتەرخەمی نەکردووە. کاروان شێخ موحسین NRT